نزمی ئاستی زانستی زانکۆکانی هەرێمی کوردستان بەردەوامە و بەپێی دوایین ڕیزبەندی زانکۆکانی هەرێمی کوردستان بە حکمی و ئەهلەکانیەوە لە دوایین پلەکانی ڕیزبەندین بە جۆرێک بەشێک لە زانکۆکانی هەرێم لە ڕووی زانستیەوە لە پلەی 26,000مین زانکۆکانی جیهاندان. ماڵپەڕی ڕانکینگ وێب ئۆن یونیڤرسیتیز کە تایبەتە بە هەڵسەنگاندن و ڕیزبەندی زانکۆکانی جیهان لە دوایین ڕیزبەندیدا کە لە مانگی ڕابردوو بڵاوی کردوێتەوە لە کۆی زیاتر لە 28,000 زانکۆ هیچ زانکۆیەکی کوردستان لە ڕیزبەندی 3,000 زانکۆکانی جیهاندا نییە. بۆ دانانی ڕیزبەندیەکە چەندین پێوەەر لەلایەن ماڵپەڕەکەوە دانراون، لەوانە ستافی ئەکادیمی، چالاکی نێودەوڵەتی، توێژینەوە و گەیشتن بە سەرچاوە زانستیەکان و دەستکەوتنی هەلی کار لەلایەن دەرچوانی زانکۆکانەوە. بەپێی ڕیزبەندیەکە زانکۆی سلێمانی لە سەر ئاستی هەرێم پلەی یەکەم و لەسەر ئاستی عێراقیش پلەی 12هەمی گرتووە، لەسەر ئاستی جیهانیش لە ڕیزبەندی 4,038 دایە. هاوکات زانکۆی سەلاحەدین لە ڕیزبەندی 4,161 دەبینرێت و زانکۆی دوهۆکیش لە پلەی 6,021 دایە. هەرچی زانکۆی هەڵەبجەشە لە دوای هەموو زانکۆکانی هەرێمی کوردستانەوە دێت و ڕیزبەندەکەی لە 26,860 زانکۆکانی جیهاندایە. ئەوەی جێگای سەرنج و تێڕامانە زانکۆ ئەهلەکانی هەرێم سەرەڕای ئەوەی ساڵانە بڕەپارەیەکی زۆر لە قوتابیان وەردەگرن، بەڵام لە ڕیزبەندەکەی ماڵپەڕی ڕانکینگ وێب ئۆن یونیڤرسیتیز لە دوای بەشێکی زۆری زانکۆ حکومیەکانەوەن. بە جۆرێک زانکۆی ئەمریکی لە سلێمانی کا پلەی یەکەمی لەسەر ئاستی زانکۆ ئەهلەکان گرتووە، لە ڕیزبەندەکەدا لە پلەی 7,731 دایە و لە دوای چەندین زانکۆی حکومیەوەیە، لەوانە زانکۆکانی سلێمانی و سەلاحەدین و دوهۆک و سۆران. ڕاگەیاندنی ئەم ڕیزبەندیە هاوکات بوو لەگەڵ دەستبەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم کە لە کارنامەی کاریدا بانگەشەی پێشخستنی خوێندنی باڵا دەکات. لە بەشێکی کارنامەکەدا هاتووە لە ڕێگەی بەرزکردنەوەی ئاستی زانکۆ و پەیمانگاکان و ڕەخساندنی دەرفەتی لەبار بۆ خوێندن و توێژینەوەی زانستی و ڕێخستنەوەی زانکۆ ئەهلەکان و پێداچوونەوە بە کوالێتی و نرخی خوێندن تیایاندا کار بۆ پێشخستنی خوێندنی باڵا دەکەن. لەلایەکی دیکەوە بەپێی راپۆرتی ئەنستیتوتی پەی بۆ پەروەردە و گەشەپێدان کە لە سەرەتای ئەم ساڵ بڵاو کراوەتەوە، حزب دەستی خستۆتە بینەقاقای زانکۆکان و وەک هۆکاری سەرەکی خراپی دۆخی خوێندنی باڵا دانراوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکە زانکۆکانی کوردستان لە ڕووی کارگێڕیەوە سربەخۆ نین و بۆ هەموو شتێک دەبێت بۆ وەزارەت بگەڕێنەوە. هەروها لە ڕووی داراییەوە هیچ دەسەڵاتێکیان نییە و لە ڕووی زانستیەوە پاشکۆن و حیزبیش دەستی خستۆتە بینەقاقەیانەوە و هیچ پۆستێکی کارگێڕی زانکۆ بەبێ ڕەزامەندی هەردوو حیزبی دەسەڵاتدار پڕ ناکرێنەوە. لە هەرێمی کوردستان 17 زانکۆ و دەستەی حکومی و زیاتر لە 15 زانکۆی ئەهلی بوونیان هەیە. بە بڕوای شارەزانی خوێندنی باڵاش تاوەکو چاکسازی لە کەرتی خوێندنی باڵا نەکرێت و دەستی حیزب لە کەرتەکە دوور نەخرێتەوە. ساڵ لە دوای ساڵ ئاستی زانستی لە هەرێم دادەبەزێت.